خاڵێکی تر بۆ چارەسەری بەدگومانیمان سەرنجدان لە دید و بزاوت و هەڵوێستی سەلەف. ئێمە ئەوەی کە سەرمەشقی ئێمەن، ئەوەی کە دەرسیان لێوە وەرەگرین، ئەو پۆلە بەڕێزەی نمونەی پێشەوایەتین کە ئێمە هەوڵەدەین خۆمان لەبەر تیشکی ئەوانە پەروەردەکەین پێغەمبەرە عەزیزەکان سەلامی خۆیان لێ. ئەم پێغەمبەرە بەڕێزانە نێراوانی خوای گەورە ئەوانەی ئولوالعەزمن، ئەوەی ڕەسوولن، ئەوەی نەبین کە سێ پۆلن. ئەم بەڕێزانە هەمووی نمونەی پێشەوایەتین، ئەنجا یاوەرە بەڕێزەکانیان ئەوانەی لە خزمەت ئەم پێغەمبەرە عەزیزانەیە پەروەردەبوون هەمووی سەرمەشقی ئێمەن. ئێمە اقتیدا بەم یاوەرە بەڕێزانەکەین. ئەنجا بە تابعین ئەوانەی کە تەلەبەی ئەم یاوەرە بەڕێزانن، ئەنجا تەلەبەی تەلەبەکانیان ئەو کەسانی کە لەبەر دەستی تابعینە پەروەردەبوون. ئەی تۆ تەسەور کە محەممەدی کوڕی سیرین چێی پەروەردە کرد؟ حەسەنی بەسری چێی پەروەردە کرد؟ ئیمامی ئەوزاعی چێ لێوەی پەروەردە بوو؟ چێ لەسەر دەستی ئەو گەورە بۆ پەروەردە بوو؟ ئیمامی شەعبی 500 سەحابی بینیوە، چەند کەس لەبەر دەستی ئەوە فێربوون و زانستی شەرعیان وەرگرتووە و پاڵفتەی دەرونیان فێربوون و پەروەردە بوون و پارسەنگ بوون. ئێمە کە ئەڕوانینە سەلەف و ئەڕوانینە حاڵی خۆمان بەرچاوەکەوێ، بەس ئەمە زۆر زەروری ڕۆژانە تۆ سیر بکەیتەوە. تۆ بازرگانێکی بۆ سەیری لەیثی کوڕی سەعەد ناکەی، بۆ سەیری محەممەدی کوڕی سیرین ناکەی کە مشکێک کەوتە ناو تەنەکە هەنگوینەکەی و چۆن وازی لە هەمووی هێنا. دەوڵەمەندترین کەسی شارەکەش بوو بە فەقیرترین کەسی شارەکە. بۆ کە تۆ دەوڵەمەندی و تیجارەتەکەی سەیری ئیمامی بۆ حەنیفە ناکەی چۆن خوریەکانی هەمووی لادا لەبەرەوەی یەکێکیان نقصانێکی تیا بوو بە مشتریەکەیان نەوت بوو کە فرۆشت بوویان. تۆ ئەگەر فەقیری بۆچی اقتیدا بە ئەبوو هورەیرە ناکەی؟ بۆچی سەیری ئەبوو دەردە ناکەی؟ تۆ ئەگەر عالمی بۆچی سەیری مەعادی کوڕی جەبەل ناکەی؟ بۆچی سەیری تەواضوعی ئیمامی شافعی ناکەی؟ ئەگەر فەرموودەوانی بۆچی سەیری ئیمامی مالیک ناکەی ڕەحمەتی خوای لێ بە چۆن فەرموودەی وەرەگرت و ئەیگەیاندووە، چۆن مەجلیسەکانی بۆن خۆشە کرد، چۆن بەڕێزەوە ئەو فەرموودانەیە جێڕای. ئەگەر تۆ عابیدێکی زاهیدێکی بۆچی سەیری سیرەی سەلەف ناکەی؟ بۆ سەیری شێخ عەبدولقادری گەیلانی ناکەی؟ بۆ سەیری ئیبراهیمی کوڕی ئەدهەم ناکەی؟ بۆ سەیری حەسەنی بەسری ناکەی؟ بزانی ئەوانە چۆن ڕەفتاریان نواندووە. ڕواندن تەماشاکردنی سەلەف و ڕوانینە ڕەفتاریان بۆ ئێمە هەمووی دەرسن. ئەوانە سەلماندن و چەسپاندنی ئاڕاستەکانی قورئان و حەدیثن. بۆیە یەکێک لەوانەی کە بەدگومانیەکە و هەروەها نەخۆشیەکانی تری دینداریمان چارەسەرەکە تێڕوانینە سەرنجدانە لە مێژووی ژیانی سەلەفی ئەم ئومەتە، خوا لێیان ڕازی بێ و ڕەحمەتی خوای پەروەردگارێ.